سەری ڕاش ئەو شارۆچکەیەی تاپۆکەی لە خەڵکەکەی زەوت کرا. سەری ڕاش چی تێدایە و چۆن لە ڕەمزی مقاومەتی یەکێتیەوە بوو بە ماڵە گەورەی بارزانیەکان. هەموو نهێنیەکانی سەری ڕاش لەم راپۆرتە دەخرێتە ڕوو. سەری ڕاش ئەو ناوچە گەشتیاریەی لە دوای سەدام حسێن مەسعود بارزانی کردی بە بارەگای خۆی و کوڕەکانی و شوێنی دەستگای پاراستن و نهێنی بارزانیەکان. سەری ڕاش ناوچەیەکی گەورەی سنووری ناحیەی پیرمامە لە شاری هەولێر. هەتا پێش ڕاپەڕینی 1990ەکیش باران خۆشترین جێگای سەیران و گەشت بوو بۆ هەولێریەکان. ئەمە ژوای کردبوو لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکان سەدام حسێن دیکتاتۆری سەرۆکی ئەو کاتی عێراق یەکێک لە خۆشترین کۆشکەکانی خۆی لەو ناوچەیە دروست بکات و ساڵانە چەندین جارتیایدا دەمایەوە. بەڵام سەری ڕاش تاپۆکەی بە زۆر لە خەڵکەکەی سەندرایەوە و لە بەرامبەر پارە تاپۆکانی خرایە سەر ماڵی بارزان. لە کاتێکدا سەری ڕەش ڕەمزی مقاومەتی یەکێتی و پێشمەرگایەتیە بە شێوەیەک یەکەم داستان و ئازایەتی پێشمەرگەکانی یەکێتی لە مەڵبەندی سەی هەولێر لە سەری ڕەش تۆماریان کرد کە توانیان لە شەوی 27 لەسەر 28 یەکی 1970 کە حکوومەتی بەعز لەو پەڕی هێز و توانایدا بوو هێرش بکەنە سەر سەری ڕەش و لە زستانێکی سەخت و بەفرێکی زۆردا کۆشکەکەی سەدام و فەوج و بارەگاکانی بەعز بە ڕۆژی ڕوونا گڕ تێبەر بدەن. هەر ئەوەندەش نییە بەڵکو ئەم داستانە کە بە داستانی سەری ڕەش چۆتە مێژووەوە با خوێنی 13 پێشمەرگەی یەکێتی ئەنجامدرا کە زۆربەیان لە ناو سەرمای بەفر و بە سەڵک ڕەق بوونەوە لە پێناو پێدانەوەی ورا بە خەڵکی کوردستان کەچی بێ سێود و بارزانیەکان ئەم شارۆچکە گەورەیەیان لە هەموو کوردستاندا بڕیوە و تەنیا یەک ئائیلە تێیدا دەژین. لە کاتێکدا ئەو مەساحەیەی سەری ڕاش هەیەتی لە هیچ شوێنێکی دنیا بوونی نییە کە بۆ یەک ئائیلە تەرخان کرابێ. پرسیارە جدیەکە ئەوەیە ئێستا سەری ڕاش چی تێدایە و کێ بۆی هەیە سەردانی بکات. سەری ڕاش لە ناحیەی پیرمامەوە بۆی دەچیت هەر لە سەرەتای شارۆچکەکەوە بازگەیەکی دەستگای پاراستنی لێیە و مەحاڵە هاوڵاتی ئاسایی بتوانێت ئەم بازگەیە تێپەڕێنێ. خۆ ئەگەر وەفدی ڕەسمیش بێت دەبێت لە ئۆتۆمبیلەکەی خۆی بێتە خوارەوە و بە ئۆتۆمبیلێکی پاراستن بڕوات بۆ کۆشکی بارزانیەکان لە سەری ڕەش. جگەل لەماش دوو بازگەی تریش بوونیان هەیە تا دەگەیت بە بارەگای بارزانی. ئەی جگەل لە بارەگای بارزانی چیتر لە سەری ڕەش هەیە؟ دوو بارەگای گەورەی تایبەت بە مەسرور بارزانی کوڕە گەورەکەی بارزانی هەیە. یەکێکیان هەواڵگری دەستگای پاراستنە، دووەمینیان لیوایەکی تایبەتی مدەڕەب بوونی هەیە کە تایبەتە بە پاراستنی بنەماڵەی بارزانی و لەژێر فەرمانی مەسروردایە کە هاوشێوەی حرە جمهوری سەردەمی سەدام حسێنە. هەروەها هۆڵێکی گەورە بۆ بۆنەی بارزانیەکان وەکو تەعزیە و ئاهەنگەکان. ئەمەش جگەل لەوەی ماڵی گەورە بوونی هەیە. ئەمە ناوی ئەو ماڵەیە کە دایکی مەسعود بارزانی حەمایلی ژنی مەلا مستەفا تا کۆچی دواییشی کرد لەوێ دەژیا و یەکێکە لە کۆشکە گەورەکانی کوردستان. ڕەنگە خەڵک تەسەوور نەکا مەسەن جارێکیان ئێمە جەژن بوو بۆ جەژنە پیرۆزە چوینە ماڵیان لە بەرەوەی میوانێکی زۆر بووین چوین بەڵام دیوەخانەکەی ئەوەندە بچووک بوو جێگەی هەمان نەبووی جەنابی سەرۆک خۆی هاتە دەرێ و تیم داوا لێبوور نەکەم لە بەرەوەی چونکە ئێستش قبوڵ ناکات لە بینای گەورایان لە خانوویکی خۆ ئەشتوانی لەگەڵ چەندین بینا و تەلاری تر کە زۆربەیان هیچی تێدا نییە و هەر بۆ سەر لێ شێواندن دروستکراون و وازیاتر لە 32 ساڵە هیچ هاوڵاتیەکی خەڵکی حەقیقی سەری ڕەش بۆیان نییە سەردانی سەری ڕەشەکەی خۆیان بکەن.